هۆکارەکانی کۆخا چییە و کەینێ پێویستەکان نەخۆش سەردانی پزیشکی پسپۆڕ بکات. من دکتۆر یاسەمین پسپۆڕی نەخۆشیەکانی هەنا و سنگ لەم کورتە باسەدا باسێک لە هۆکارەکانی گشتی کۆخە دەکەین و کەینێ نەخۆش سەردانی پزیشکی پسپۆڕ بکات. طبعاً هۆکارەکانی سەرەکیترین هۆکاری کۆخا بریتیە لە هەوکردنی بۆ ڕێڕەوی هەناسە واتە کە ناو خەڵکی باوە پەسی و ئینفلۆنزا و هەڵامەت و ئەو شتانە ئەوە هۆکاری سەرەکی کۆخەیە. هۆکاری دووەم حساسەی قورگ و قەسەبات و با بڵێن حساسەی وەرزی یاخود حساسەی کاتی. هۆکاری سێهەم کۆخا قەسەباتی درێژخایەنە کە پێی دەڵێن قەسەباتی درێژخایەن یاخود نەخۆشی ڕەبوو. هۆکاری چوارەم لە بۆ کۆخا بریتیە لە ئەوانەی کە جگەرە دەکێشن بۆ ماوەی 5 ساڵە بۆ 10 ساڵ کۆخەیەکیان دەبێ ئەو جا بە زیاد و بەکەم ئەوە شەکەکە لە هۆکارە سەرەکەکان. هۆکاری ئەخیر بریتیە لە شێرپەنجەی سیەکان. شێرپەنجەی سیەکان یەکێک لە نیشانەکانی کۆخەیە. کەینێ نەخۆش سەردانی پزیشکی پسپۆڕ بکە. یەکەم ئەگەر هاتوو لەرزوتای لەگەڵ بوو، دووهەم ئەگەر هاتوو کۆخەکە بەڵغەمێکی زۆری لەگەڵ بوو و ئەگەر هاتوو بەڵغەمەکە خوێنی تێدا بوو، سێهەم ئەگەر هاتوو کۆخەکە بێزارکەر بوو، نەخۆشەکە مەسەڵەن خەوی لێ نەکات یاخود ئیشی ڕۆژانەی تێکچوو، ئەگەر هاتوو لەگەڵ کۆخەکە نەخۆشەکە هەستی کرد وەزنیدا دەبەزێ و بێتاقەت دەبی، ئەگەر هاتوو نەخۆشەکە وتمان قەسەباتی درێژخایەنی هەبوو لەسەر چارەسەر بوو یاخود جگەرەکێش بوو و لەسەر چارەسەر بوو بەڵام کۆخەکەی کۆنتترۆل نەبوو ئەوە دەبی سەردانی پزیشک بکات و ئەگەر هاتوو نەخۆشێک لە ناکاو کۆخەکەی لی زیاد کرد بەڵغەمەکەی زیادی کرد ئەوانەی کە درێژخایەنن و هەروەها ئەگەر هاتوو بووە هۆی ئەوەی کە نەخۆشەکە باری تەندروستی بە شێوەیەکی گشتی تێک بچێ واتە مەسەڵەن خەوی لێ تێک بچێ لەبەر کۆخە یاخود نەتوانێت ئیشی ڕۆژانەی خۆی بکە ئەوانەی کە درێژخایەنن ئەوە لەم کاتانە پێویستە سەردانی پزیشکی پسپۆڕ بکات بۆ ئەوەی دەستنیشانی هۆکارەکەی بکە و هەروەها چارەسەرەکەشی بکە. بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی